ناڕەزایەتیەکان دژی ئاهەنگیکردنەوەی ئۆلۆمپیاتی پاریس گەیشتە مەسیحیەکانی کوردستان. لاساییکردنەوەی تابلۆیەکی پێغەمبەر عیسا شوێنکەوتوانی ئاینی مەسیحی تووڕە کرد. شێوازی کردنەوەی پاڵەوانێتی ئۆلۆمپیادی پاریس لە دوو ڕۆژی ڕابردوو کاردانەوە و ناڕەزایەتی توندی بەدوای خۆی داهێناوە. بەتایبەت لە بەشێکی ئاهەنگەکەدا چەند کەسێکی هاوڕەگە سواز لاسایی دوایین ئێوارەخوانی پێغەمبەر عیسا درودی خوای لەسەر بێت دەکەنەوە. ئەوەش ڕخنەیەکی زۆری بەدوای خۆی داهێناوە و وەکو سوکایەتیکردن بە ئاینی مەسیحی ناوبرا. ڕێکخەرانی پاڵەوانێتیەکە هەرچەندە دوای زۆربوونی ناڕەزایەتیەکە ڤیدیۆی مەراسیمیکردنەوەی پاڵەوانێتیەکەیان لە پێگەی پاڵەوانێتیەکە سڕیەوە، بەڵام هێشتا ناڕەزایەتیەکان بەردەوامن و پێیشتۆتە مەسیحیەکانی کوردستانیش. لەم بارەیەوە مونا یاقۆ سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێم کە سەر بە پێکاتەی مەسیحیە نووسیویەتی ئەوەی لە ئاهەنگیکردنەوەی ئۆلۆمپیاددا ڕوویدا دەربڕینی ئازادی نەبوو، بەڵکو کودەتایەک بوو بەسەر بەها و ئەخلاقدا. دەژڵێت پێم وابوو ئێمەی ڕۆژهەڵات بە هەڵا لە ئازادی تێدەگەین، بەڵام بۆم دەرکەوت کە هەندێک لە ڕۆژ ئاوا لەسەر حیسابی سوکایەتیکردن بە هێما پیرۆزی ئاینیەکان هەوڵی ئاژاوەجێڕی دەدەن. بەوەش لە لێکدانەوەی چەمکی ئازادیەکاندا لە ئێمە باشتر نین. مونا یاقۆ ئەوەشی نووسیوە لە کۆتاییدا دەنگم دەخەمە پاڵ دەنگی ئالاندۆنۆ کە ئێمە بەڕاستی لە سەردەمی پروپوسیدا دەژین. ئاوکات کەنیسەی کلدانیش لە عێراق و هەرێم لە ڕاگەندراوەکەدا ئیدانەی ئەو سوکایەتی کرد کە بە پێغەمبەر عیسا لە مەراسیمیکردنەوەی ئۆلۆمپیاددا کراوە. دەژڵێت بنەمای ئۆلۆمپیاد نزیککردنەوەی گەلان و زیاترکردنی خۆشەویستیە نەک بریندارکردن و سوکایەتیکردن و ناکۆکی.